خوای گەورە میهرەبان، من مەلای یونس ڕستایی پێشنوێژ و تارخوێن لە مزگەوتی شەهیدان لە گەڕەکی جوندیان لە سۆران لەو بارودۆخواستیارەدا دەمەوێت پەیامێک ئاراستەی هاونیشتیمانیانم بکەم. خۆشەویستان، خوای پەروەردگار لە سوورەی مبارەکەی ئەننیسا لە ئایەتی 71دا دەفەرمێ: بسم الله الرحمن الرحیم یا ئەیها الذین آمنوا خذوا حذرکم، واتە ئێوە کەسانی کە بڕواتان هێناوە، ئێوە حەزەری خۆتان وەرگرن، احتیاتی خۆتان بکەن، شوێنێک کە جێگای مەترسیە لی دوورکەونەوە خۆی لێ بپارێزن. بەجاوەکو مەشهورە الوقایەة خەیر من العلاج، واتە خۆپاراستن باشترە لە عیلاج وەرگرتن. خۆشەویستان، سیادەڕەوینی ئەگەر بڵێن ئەو پەتایی لە وڵاتان بڵاو بۆتەوە تەشبیه نەبێ وەکو ئاگرێکە، ئێمەی مرۆڤیش سوتەمەنی ئەو ئاگرین. ئەوزار ئەگەر بمانەوێ ئێمەی مرۆڤ نەبین بە سوتەمەنی ئەو ئاگرا، وا باشە وەکو ئەرکێکی ئاینی، وەکو ئەرکێکی ئەخلاقی، وەکو ئەرکێکی نیشتیمانی پابەندی ڕێنەمایەکانی تەندروستی بین بۆ ئەوەی هەم خۆمان، هەم بنەماڵەکەمان، هەم وڵاتەکەشمان پارێزراو بێ و نەبین بە سوتەمەنی ئەو ئاگرا. سڵاوتان لەبێ هاونیشتیمانیانی خۆشەویست، هیوادارم لە هەر شوێنێک هەن تەندروست باش و سەلامەت بن. ئەحمەد محەممەدم، سەرۆکی ڕێکخراوی ئاسمان گروپ. وەک هەموو لایەکمان ئاگادارین لە ئێستادا بارودۆخێکی نەخوازرا و ڕووی لە تەواوی جیهان کردووە، ئەویش بەهۆی سەرهەڵدانی ڤایرۆسی کۆرۆناوە. ئەم ڤایرۆسەت ڤایرۆسێکی کوشندەیە و لە تەواوی جیهان بڵاو بۆتەوە. تاکە چارەسەری خۆپاراستنیش تەنها و تەنها پابەندبوونی ڕێنمایە تەندروستیەکان و مانەوەمانە لە ماڵەوە. بۆ پاراستنی گیانی ئەزیزان و خۆشەویستانمان وا ئەخوازێت لە ئێستادا لە ماڵەکانمان بمێنینەوە و پابەندی ڕێنمایە تەندروستیەکان بین. ئەتوانین سوود لەم کاتێک کە ئێستا هەمانە وەربگرین بۆ گرنگیدان و گەشەپێدانی خودی خۆمان و گرنگیدان بە خانەوادەکانمان. هیوادارم هەموو لایەک بتوانین لە ماڵەکانمان بمێنینەوە، پابەندی ڕێنمایەکان بین. ئینشاءالله ئەم بارودۆخەش بە تەواوەتی کۆتاییەت و تێدەپەڕێنین. من هونەرمەند و موزیکسیان حوسێن حاجی دانیشتووی سۆرانم. وەکبوون و ئاشکرایە لەم ماوەیەدا ڤایرۆسێکی کوشندە بە جیهاندا بڵاو بۆتەوە بە ناوی کۆڕۆنا کۆڤید-19 و بۆ خۆپاراستن لەو ڤایرۆسە پێویستە پابەندی ڕێنمایەکانی حکوومەتی هەرێمی کوردستان و وەزارەتی تەندروستی بین و لە ماڵەوە بمێنینەوە.